ئامادەکاریەکانی تیپی تۆپی سەرمێز یانەی برایەتیە ماوەی نزیکەی هەفتەیەکە چوەتە نێو ئەنجامدانی مەشقەکانی بەدسڕی بۆ ئەوەی نازنای خولەکە بەدەستبێنێت. برایەتی لە دوایین بەشداریکردنی لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو پلەی سێیەمی بەدەستێنا، بەڵام ئەم وەرزە چاوی لە پلەیەکی باشترە. تیپەکەمان ئەم ساڵ تیمێکی بەهێزە و خۆمان باش ئامادە کردووە و بۆ ماوەی 4 ڕۆژ یەکێکی مەشقمان دەست پێ کردو و بەیانیان و ئێواران لە شاری هەولێر بۆ خۆ ئامادەکردن بۆ پاڵەوانێتی عێراقەوە بڕیارە 26 مانگە لە شاری سلێمانی بەڕێوە بچێت دوایین پلەی نایابی عێراقە بەدەستمانێنە پلەی سێم بوو لەسەر ئاستی عێراق. ئەم ساڵ ئینشاڵڵا تومحمان باشترە. تیپەکە بە 4 یاریزان بەشدار دەبێت، 2 یاریزانی تازە پێگەیشت و 2 یاریزانی بە ئەزموونیش بە سەرپەرشتی ڕاهێنەرێکی بەتوانە. چاویان لەوەیە جگە لە نازناوەکە بلیتێکی پاڵەوانتیەکانی دەرەوەش بەدەست بهێنن. ئەو ساڵ تیپەکی باشمانێ لەگەریانی وەرسی برایەتی ئامادەکاری باشمان کردیە. ئامانجمان ئەوەیە پلەی باشتر بین ئەو ساڵ پارسێن بووین ئینشاڵڵا ئەو ساڵە پلەی باشتر دەینین بە هیوایەوە یەکەم بین. یاریەکانی خولی نایابی عێراق بۆ تۆپی سەرمێز ڕۆژی چوارشەممە لە شاری سلێمانی دەست پێ دەکات و گردبوونەوەی دووەمیش لە شاری بەغدایە. 16 یانە بەشدارن و ڕکابەری نازناوەکە دەکەن. یانەی برایەتی جارێک بۆتە پاڵەوانی کوردستان و باشترین دەستکەوتشی لەسەر ئاستی عێراق پلەی دووەمە، بۆ ئەم جارەش چاوی لە نازناوەکەیە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.